دڵنیا محمود فیچەرێکی سەبارەت بە خانمێکی شاری کەرکووک کە بە ناوی ڕۆزا سەلیم کە دانیشتووی بەریتانیا بۆ ئامادەکردوین بابێکەوە بینێت. من ناوم ڕۆزا سەلیم ساڵحە، وەکو چالاکوانێک لە وڵاتی بەریتانیا هەڵم داوە بۆ میلەتی کورد کە دەنگی کورد بگێنم بۆ ئەوێ. چالاکوانم زۆر هەبووت، وەک خۆتان ئەزانی کورد زۆر مشکلەیە هەر لە چوار پارچەی کوردستان. هەڵم داوە دەنگی کورد بگێنمە پەرلەمانی بەریتانیا و مزاهەڕە و خۆپیشاندانێکی زۆریشمان کردووە لەوێ بۆ مافی کورد وەکو شنگاڵ و کوبانێ و ئافرین و کوردەکانی خۆشمان لە باکووری کوردستان کە سجن کراون هەتا ئێستا و مافی کورد دەستنیشان نەکراوە. من زۆر خۆشحاڵم دوای چەند ساڵێک دابراوم لە کوردستان کە هاتوومەتەوە کە ئەبینم کورد ئازادە و مافی خۆی هەیە. ئێستا لە شارە جوانەکەی سلەیمانیم کە لەدایک بوومە لێرە و زۆر دڵخۆشم کە کورد ئەبینم و ئازادە و دڵخۆشە. ڕاستیەکەی من خۆم هەڵبژارد لە بەریتانیا، ویستم دەنگی کورد بگێنم بەوێ و هەوڵێکی زۆرمدا کە بم بە ئەندام پەرلەمان وەکو کچێکی کورد دەنگی کورد بگێنم بۆ پارلەمان و مافی کورد کەوا خەڵکیش بزانێ کە کورد هەیە، ناوەی کورد هەیە. ڕاستیەکەی شانازیەکەم بە ئەو خۆ هەڵبژاردنەوە و هەوڵێکی زۆرمدا کە دەنگی وەکو کچێکی کورد لەوێ خەڵک بزانێ کورد کێیە و کوردستان لەکوێیە. ڕاستی ئێمە ئیشمان زۆر کردووە و ئەنجامیشی زۆر بووە. یەک کوردمان ناساندووە بە دەرەوەی وڵاتان و ئێمە پارەیەکی زۆریشمان کۆ کردوتەوە بۆ ئاوارەکان، جلمان کۆ کردوتەوە ئەو شتانی کە پێویست بووە بۆ خەڵک نردومانە. پارەیەکی زۆرمان کۆ کردەوە مەکتەبێکی سکۆتیشی لە کوبانێ دروست بکرێ و ئەستا من ئاگدارم کە ئەو مەکتەبە ئیشی تیاکراوە بۆ ئەوەی خزمەت بکە بە کورد لە وڵاتی ڕۆژئاوای کوردستان. ئێمە ئیشمان کردووە لە پەرلەمان بە بۆنەی ئەوە کە زیاتر من ڕاوێژکاری ئەندام پەرلەمانێکم لەوێ دەنگی کورد ئەگەێنم لەو ئەندام پەرلەمانەوە بۆ پەرلەمانی بەریتانیا. مەسەن نووسی نوشتیوا کرێ، مەسەن شەڕێکە بێ، ینی مشکلەیەکە بێ لە کوردستانە لە هەر چوار پارچەی کوردستان ئێمە مناقەشەی لەسەرەکەین، قسەی لەسەراکەین و دەنگی کورد ئەگەین پەرلەمانی بەریتانیا و هەست دەکەم ئەوە دڵسۆزیەکی و ئیشێکی زۆر باشە بۆ کورد و یعنی شتێکی زۆر باشە بۆ میلەتی کورد کە دەنگێکی هەبێ لە دەرەوەی وڵات. وەکو خۆتان ئەزانین ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر کوردان و میلەتی تریش کۆچ ئەکەن بۆ دەرەوەی وڵات، مەسەرەن ئیش نییە و ئیتر وەزعێکی خراپیان هەیە کۆچەکەنە دەرەوە. ئێمە بە پێی پێویست یان یارمەتی ئەم خەڵکانە ئەدەین لە دەرەوە، بە تایبەتی لە سکۆتلاند کە ئەو شارەی کە گلاسگۆ من تیاژیم زۆر ئیشەکەین بۆ پەنابەرەکان و ماف و یاساکان و کە چۆن بژین لەوێ ئەوانە یارمەتیان ئەدەین و وەکو پەنابەرێک ماوەیەکی زۆر مەسەلەن خەڵک لەوێ ماوەتەوە جوابی نییە، یعنی کەس بەلایەوە ناڕوە. ئێمە پەیوەندیەکەین بە هۆم ئۆفیسەوە بە حکومەت ئەڵێن کاکە چۆن بۆ ئەم کەسە جوابی نایتەوە، هەتا ئێستا ئەمە چەند ساڵێکە ئەمە چاوەڕێیەکە لەو شتانەوە کە ئێمە لە ئەندام پەرلەمانەکە پەیوەندیان پێوەکەین سودبەخشێکی زۆری هەیە بۆ ئەو کەسە، چونکە ئەزانن کە یەکێک هەیە ئەوێ لەسەر ئەمە بکۆڵێتەوە لەسەر ئەو پەنابەرە. ڕاستێکی تر وای لێیە کە جوابێکی باشی ئەدەنێ، چونکە ئێمە نامەیەکی جوانە نووسین بۆ کەسە و باسی بەحسەکەی خۆیەکەین و بۆ کۆچی کردووە بۆ دەرەوەی وڵات. ئەوە ئیشێکە لە ئیشەکان، بەڵام زۆر ئیشی تریش هەیە ئەیکەین لەوێ هەوڵە دێن پشگیری پەنابەر بکەین. ڕاستیەکە ئێستا من هاتوومەتەوە بۆ کوردستان، حەزم کرد میلەتی خۆم ببینم، تۆزە نزیکتر بمەوە لە وڵاتەکەم، چونکە 20 ساڵ زۆرە ئێمە من خۆمم دروست کردووە لە دەرەوە، بەڵام نەهاتوومەتەوە کوردستان ببینم، زیاتر بزانم میلەتی خۆم چۆنە، بە مناڵی چوومەتە دەرەوە و هەوڵە دەم زیاتر ینی
پایە بدەم بەوە هەڵ بدەم زیاتر کە خۆم هەڵبژێرمەوە بەڵێ سەر نەکەوتم ئەم جارە بە هەوڵە دەم ساڵێکی کە خۆم هەڵبژێرمەوە و دەنگی کورد و وەکو کەسێکی چالاکوان لەوێ دیسان ئیش بکەمەوە.